سەرتان باش بینەرانی عزیزی پێشەنگ تیڤ. خۆشحاڵم من بنەر مستەفا بۆ چوارشەمەیەکی تر دێمە وڵاتان بۆ پێشکەشکردنی پەخشی ڕاستەوخۆی بەرنامەکانی پێشەنگ تیڤ. عزیزان بەرنامەکانی ئەمڕۆمان بەرواری 22 مارسی 2023 لە کۆمەڵێک بابەتی جیاواز پێک هاتووە. سەرەتا سەبارەت بە ئەگەری ئەنجامدانی هەڵبژاردن لە کوردستان بەڵێنمان دەبێت، پاشان سەبارەت بە شوراکانی ساڵی 1990 لە کوردستان و پێویستی شوراکان لە مرۆی کوردستاندا بابەتێکی ترمان دەبێت و لە کۆتاییشدا ئاوڕێک لە جەنگی عێراق کە 23 بووە 20 ساڵی ڕێک بەسەر تێپەڕاندنی ئەو جەنگەی کە لە عێراقدا ئەنجام درا. ئێوەش دەتوانن بە پرسیار و سەرنج و تێبینیەکانتان بەشدار بن لە بەرنامەکانی ئەمڕۆماندا. لاگەڵمان بن. ماڵەبینەرانی عزیز، وەک ئاماژەم پێدا کە یەکەم تەوەری ئەمڕۆمان تایبەت دەبێت بە هەڵبژاردنەکانی کوردستان و ئەوەی کە زۆر قسە لەسەر ئەوە دەکرێت کە پێویستە کاتی هەڵبژاردن دیاری بکرێت هەم لایەنەکانی کوردستان، پەرلەمانی کوردستان، حکوومەت و حیزبە سەرکیەکان و هەم لەلایەن کۆمەڵگەی نێونەتەوەی وەکو نەتەوەیە گرتوەکان و ئەمریکا و زۆر لایەنی تر. بۆ تاوتوێکردنی ئەم بابەتە عوسمانی حاجی مارف، سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستانمان لەگەڵدایە. عوسمانی حاجی مارف، ئێوارەت باش و سوپاس بۆم دەرفەتەی پێداین. ئێوارە ئێوە باش و سوپاسی بۆیەوە. ئەمە بپرسم کە بۆچی ئەنجامدانی هەڵبژاردن ئێستا بۆتە بابەتێکی هێندە گرنگ بۆ دەسەڵاتدارانی کوردستان، بۆ هاوپایمانەکانیان وەکو ئەمریکا و پلاسخارت لە نەوەی کردوەکانەوە زۆر پێداگیری لەسەر ئەوە ئەکا کە حتمما هەڵبژاردن لەم ساڵدا ئەنجام بدرێت و زۆر لایەنی ترەوە تەکیدی لەسەرەوە کراتەوە کە حتمما ئەم هەڵبژاردنە ئەنجام بدرێت. ئەم پێداگیریە زۆرە بۆچی؟ واقعەتێک کە لە هەلومەرجی سیاسی کوردستانە بەڕێوەچێ، ئەمازانی کە لە چەند ساڵی ڕابردوو لە 30 ساڵی دەسەڵاتی ئەحزابی میلیشیایەتی پارتیا ئەو ناجێگیری سیاسی و جێژاوە سیاسیە ڕۆژ بە دوای ڕۆژ باری گرانی و خراپتر بەسەر ناوچەکەیە باڵەکێشێ کە مەسەر بڵین ئەوەی گەر بە هەر ئاکامی ئەم ناجێگیری سیاسی و جێژاوە سیاسە لە عێراقا پێگاتوێ و ئەم هێزە چەکدارانەش پابند و یا پاشکوی ئەو هێزە جیهانە سیاسیانە بوون و گێژاوێکی سیاسی ڕۆژ بە دوای ڕۆژ بکوتم بەرەو خراپتر و نەرێنیتر ڕۆ. ئەمە واقعەتی ئەم هەلومەرجی سیاسی کوردستانە. بەڵام لە هەمان کاتە ئاراستەیە کە لەلایەن خودی ئەمریکا و خودی ئەو پێکاتانی کە لە دۆڵتانی ناوچەکە و حتا وڵاتانی غەرب بەوەی کە جۆرێک کۆتایی بەم ئاڵۆزیە سیاسی و ئەم ئاڵ و هەلومەرجەنا لەبارە سیاسی ناوچەکە و عێراق و کوردستان و ناوچەکە بێنن کە بۆ تەمینکردنی سەرمایە، بۆ سەیوی سەرمایە، بۆ کەڵەکەی سەرمایە کە جۆرێک ئەمە زیاتر تێپەڕێ بەسەر ئەم ناوچەیە هەلومەرجێکی نالەباری دروستکردووە و جۆرێک ئیترەبێ کۆتایی پێبێ کە ئەو ئاڵگۆڕە جیهانیانەی لە بینی هێزە ئیمپریال لە جیهانەکانە لە مەنتیقەیە ئارایە ئیتر ناتوانێت بم شێوەیە بەردەوام بێ. بۆیە تەوەجوه بەمە هەیە ئەمە چەند سەرەکەوێت چەند سەر ناکەوێت باسێکی ترە چەند نەتوان بیکەن بە تایبەتی کە دەخالەتی تورکیا، دەخالەتی ئێران یا تا گەسێکی ڕێکوتنی لە بینی سعودی و ئێرانە ئەمانە تەوەجوهات ئاراستەیەکان، بەڵام چەند دەتوانێت بە ئاکامێ بگە ئەمە جارە بۆ خۆی نامەعلومە، بەڵام ئاراستەکەیە و لەم ئاراستەیەشە ئەیانەیە ئاڵوگۆڕ لەم هێزە سیاسیانەیە لە جۆری ئیدارەکردنی کۆمەڵگەی کوردستان کۆمەڵگەی عێراقا ئاڵوگۆڕێکی تازە بەدیبێنن و ئەم هێزە سیاسیانە ئایا ئەتوانن خۆیان بگوجێن لەگەڵ ئاڵوگۆڕیان ناتوان بگوجێن. بۆیە بە بۆچینی من لە ئێستا فشارێکە لەسەریان کە جۆرێک لە ڕێی هەڵبژاردنەوە کە هەرچەنە ئەمان قەیرانەکەیان قوڵترە ئامادەکردن بۆ هەڵبژاردن یا بەجێ گیاندنی هەڵبژاردن شتێکی کار ئاسان نێ بۆیان بتوانن کە ئەکرێ زیاتر قسەی دەستکەین لەم بارەوە بۆیان بچێتە سەر ئەمەش واقعەتێکە، بەڵام لە ڕێی فشارهێنان بۆیان ئەیانێ ئەم کارە ئەنجام بدەن و زۆریان بۆ بین ئەینا تۆگە سەرنج بن لە چەند مانگی ڕابردووە باسەکان هەڵبژاردننی پێش هەڵبژاردن کرێدا داوایان کردووە بکەوێ هیچ ڕێگەیەک و جێگایەک معلوم نییە هەڵبژاردنە ئەکرێ نەتۆیە گرتوەکان و هەتا ئەمریکا و وڵاتانی تر لە سەریان کە
فشارم بوين کە بەهەج قیمەت هەبێ بەهەج جۆرە بێ ئەم هەڵبژاردنە بە ئەنجام بگێڕن. ئەگەر بێت و بتوانن ئەم هەڵبژاردنە بەڵێ پێتان وایە ئەتوانن ئەمجارە ئەم هەڵبژاردنە ئەنجام بدەن؟ ئازایی چۆنە ئەتوانین بە شێوەیەک کە بڵێن ئەم هەلومەرجی کە ئێستا ئەوان ئەیانێ هەڵبژاردنی تیا بکەن ئاڵوگۆڕێک لە پێک هاتەی هاوسەنی هێزەکانە ڕوویداوە. مەسەڵەن بۆ منە زۆنی سەوز بۆتە چەند پارچەیەک هەتا خود یەکێتی نیشتمانی خۆی لە خەیرانێکی قوڵایە هێزەکەی پەشوبڵاو بووە هێزەکەی بەرەو هەڵوەری نەڕازیاتر ئەو تەوازنەی کە ئەوی لە مقابل پارتیا بکە زۆر دە ئاستەکەی دابەزیوە. ئەگەر جارانێ مەسەڵەن بڵێن لە بیدایەت هەڵبژاردنەکانی سەرەتای نەوەتەکان 2000ەکانە 50 بە 50 بە ڕێژەیەکی کەم ئەیان کرد لە دوای دووربوونی گۆڕانەوە ئەم هینە گۆڕا ئەم ڕێژەیە گۆڕا. بەڵام هەروێکە یەکێتی خۆی خاوەنی دەسەڵاتی زۆنی سەوزە ئینتیخاباتەکان زۆر کارکردێکی لەسەر نەبوو. بەڵام ئێستا چ لەباری ئیدارەکردنی کۆمەڵگەوە چ لەباری هێزەکەیەوە یەکێتی چۆتە ئاسێکی تر و ئاڵگۆڕ وێسەر هاتووە کە خودی فشاری پارتی لەسەروی کە زیاتر یەکێتی تەسلیم بکە و بێنەتە پای ئینتیخاباتێکە لە ڕێژەیەکی زۆر ینی حکوومەتێک کە پارتی خۆی پێکی بێنێ هەرچەنە خۆیان حکوومەت نەرێکەوە حکوومەتی لایانی خۆیەتی بەڵام زۆرە ڕسمیت با بۆ حکوومەتی کە ئیداری کوردستان کە دەژێت کۆنتترۆلی پارتی و ئەمە چشمەکێش و گەمەیەکی سیاسی نێوان ئەم هێزە سیاسیانەیە یەکێتیش خۆی لە بەرامبەر ئەم هێژبوون و ئەم دەورەی پارتیا پارێزێ و جۆرێک پاشەکشە بکە لە کاتی هەڵبژاردنەکە دواخستی هەڵبژاردنەکە هەرچەندە بە قساڵێن ئێمە ئامادەین هەمویان ئێمە ئامادەین بۆ بژاردن ئەوەی کە ئامادەیە بۆ بژاردن تەنها پارتیە پارتیش بۆ معنایە ئامادەیە کە وەزعەکە بە قازانجی خۆیەتی هێزی لە هەمویان بەرفراوان هاوسەنی هێزەکەی بە خۆترە لەوانیکە ممکنە انتخاباتە بە هەر جۆرێ بێت ئەیکەن نایکەن جۆرە تەزویراتەکەن پارتی بەرەندەی ئەسلێ بێت و ئەمە بۆ بەتابەتێت شێشکی لە هێزە سیاسانی کە هیچ دەوری کۆتایی هاتووە خودی گۆڕانە ئەمانە ئاڵگۆڕن ئیسلامیەکان پاشری گەورەتیان کردووە هەر هێزێکە لە مقابلی پارتیابێ یەکێتی لاوەزیەکی زۆرەوە ئەچێتە مەیدانی ئەمەوە شتێک کە تازە بێ لەناو ئەم مەیدانی سیاسە ئەم جەمعینەوەی نوێ ئەوش معلوم نییە ئاراستەکان چۆن ئەتوانن چی بکەن و چیان پێکرد ممکنە چەند کورسێکی زیاتر لە پێشووتر بێنن بەڵام ئەوەی کە بتوان چه ئاڵوگۆڕە لە دەسەڵاتی سیاسی و ئایندەی کوردستانە بکەن هیچ شتێکیان پێ ناکرێت فقط چەند کورسێک زیاکەن و چنە پەرلەمانەوە و هەرم شتانی کە کردویان لەم بابەتە ئیدامەیەن بەرحاڵ مەسموویە کە ئەگەر لەژێر فشارە بێ بیکەن هەر پارتی باتەوە خۆشیان بیکەن هەر پارتی بەرەدەست ئەسڵێ بێت ئەمە واقعیت ئێمە بژاردنێ بەڵام بە وشی من هەموو لایەن بەتابەتی یەکێتی بە قازانجی نییە لە ئێستا ئەمە بژاردە بکرێت مەگەر لەژێر فشاری پلاسخاردە لەژێر فشاری ئەمریکا و UN ئەم کارە بکە ئەمە واقعیتێکە جاوی کە ئیکەنیان نایکەن معلوم نێت تا ئێستا هەر بۆ دەلیلەی کە کاتەکەی ڕۆشن نییە ئامادەکردەکانی ڕۆشن نییە چۆنەتی بەڕێوشی ڕۆشن نییە ئەو لیژانانی کە بێنە ناو ئەم مەیدانەوە معلوم نییە لیستەکان چییە هیچی دیار نییە تەوەی کە ئەکریان ناکرێت ناتوانێت سەقارە ئەکرێت ناتوان بژێ ناکرێت بەڵام ناڵم لەژێر فشار و هەلومەرجێکە قابلی ئەو ئاڵوگۆڕی کە پێشتر باسم کرد کە لە ئاڕاستەی ناوچەکەیە قەرارە بکرێ ئەم هێزە سیاسیانش ئەبێ بە جۆرێک خۆیان بگونجێنن لەگەڵ ئەو ئاڵوگۆڕانەی کە مەطرحە لە ناوچی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و عێراق و کوردستانە بەدی بێت بکرێ و ئەگەر ئەمە نەکەن ئەچنە دواوە ئەو دەورومە خۆیەکان نامێنێت ئەگەر هاتو توانیان هەڵبژاردن ئەنجام بدەن پێتان وایە ئەمجارە بتوانن خەڵکی ڕاکێشنە بەر سندوقەکانی دەنگدان ئەگەر هەڵبژاردننی ڕابردوو بینە بەرچاوی خۆمان لە ئاستێک یەجگار فراواندا خەڵکی دوور بوون لەوەی کە هەر جۆرە بەشدارێکی تێدا بکەن و تەنان باز لەوە دەکرێت کە تەنها لە 120یان کەمتریش بەشداریان کرد بێت ئەمجارە چۆن ئەبێت ئەگەر بێت و توانیان هەڵبژاردن ئەنجام بدەن بەڵێ بۆچوری من ئەو ڕێژێ زۆر زیاتر بێت لە 120 دابەزێ بۆ ساعت 2 ساعت خوار ساعت 15 حاصل بین چونکە ئەو ڕێژەی کە بەشداری خەڵک دەوری تیابینێ بەڕبوەچووری من ئەو بێزاری و ناڕەزیاتر بەفراوانی لە بەرامبەر دەسەڵاتی چێتی و پارتیە لە کوردستانە بەقەرارە وجودی هەیە
هیچ تەجروبەیەکی ئومێد و ئومێدێکیان پیشان ناوە کاتوان ئاڵوگۆڕی جدی بکەن و هەلوو مەرجەکە ئارام بکەنەوە بەعکسەوە هەموو ئەو عکس العملانی کە هیانە نیشانە کە ئەم دوو هێزە هیچ ئاڵوگۆڕێکی جدی هیچ ئیسلاحاتێ هیچ جوابانەوەکی خواستەکانی خەڵکیان لە بەرنامە و سیاسەکانە نییە و لە انتخابات هەر شتێ بڵێن معلومە بۆ خەڵک بێتە چاوەشەکاری و خەڵک تێگا کامە هیچیان پێ ناکرێت بەڵام واقعەتی ئەم دوو هێزە سیاسیە بە جۆرێک فەزایشیان دروست کردووە کە ڕێژەیەک هەیە ئەوان توان ئیسفادی لێ بکەن بۆی خەڵک بێت دەنگان بە ئەو دروستکردنی بیندیوارانەی کە کەسانێکی زۆر بڵێن موچەی خۆڕایی یا موچەیە کە بە ناوی زیندانی سیاسی موچەیە کە بە ناوی پێشمەرگەی دێرین موچەیە بە ناوی شەهیدان موچێ فەزایشیان دروست کردووە کە کەسانێک کە ناچارن بچن دەنگ بن ئەگەر دەنگ نەبن واژ نەبێت لە واقعاوا تێکن کە ڕەنگە موچەکەیان ببڕن ئەمە لە بەشێکی حتا بەعزێ تەوەقعی خەڵکە چاوەڕانی خەڵکە کە ینی جۆرێک لەژێر فشاری نەفسی و ناڕەحەتی و ژێر زەختی هەم پارتی و هەم خەوفی ترس و خۆفێکی یەکێتی نیشتوانەیە کە بەڵام ئەوەی کە ئەوە کەم باسیەکەم ڕێژەی ئەو ڕێژەکەمەی کە بەشداریەکە ئەینا من پێم وایە لە سا 85 ئەکیدم کە بەشداری لەم خۆپشاندا. حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان چی هەڵوەستێکی بێت لە بەرامبەر ئەم هەڵبژاردنانەیە ئەگەر هاتوو ئەنجام درا ئایا بەشداری دەکەن بایکۆت دەکەن یاخود چ ڕێگەیەکی تر دەگرنە بەر؟ سوال دووبارەکەەوە قەتعیشی تێکە و ئەگەر زەحمەت نیە. بەڵێ وتم حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان چی هەڵوەستێکی بێت ئەگەر هاتوو ئەم هەڵبژاردنە ئەنجام درا ئایا بەشداری دەکەن بایکۆت دەکەن یاخود ڕێگەیەکی تر دەگرنە بەر؟ بۆچی ئەوەیە کە جاری پێشوش ئەوەمان ڕاگەیان بۆ کۆمەڵگەی کوردستان کە نەهێڵن ئەم پرۆسەیە بچێتە پێشەوە مەسەلەکە بەشداریکردن و بەشداری نەکردن نییە ئێمە ڕایگەینین بەشداری ناکەین یاگەر باش مازاری بەشداریکردنەوە بەمانە عملیەکەی ئەوەیە کە مەناچی لە پرۆسێکی وە کە نامعلومە بەرەوەیۆڕە نامعلومە دەسڵاتی سیاسی کە نەک بڵێن معلومە کە دەسڵات سیاسیانی پارتی ئیمکانی کوردستان و یەکێتیار کە و زۆنی خۆی هیچ ئاڵوگۆڕێک لە انتخاباتەکانە بەڵام دوای ئەم هەموو ساڵە دوای ئەم هەموو ئەزمونە دوای ئەوەی کە سلمانیان سلمێنرا کە هەڵبژاردن ئەو ڕێگەینێ ئاڵوگۆڕ لە ساتی سیاسیا بێ و ناتوانرێت ئاڵوگۆڕ لە دەسڵاتی ئەم دوێزە سیاسیا بکرێت بە هیچ جۆرێک هیچ جۆرە انتخاباتێ هیچ جۆرە ئاڵوگۆڕێک لە ڕێ انتخاباتەوە ئیمکانی نێ بکرێت بۆیە پێویستە بەر جەماوەری ناڕازی بۆی کە ناڕازی لە دەسڵات سیاسە بەر بەگرتنی ئەم ئەوەی کە پلاس خارت و UN و وڵاتانی جیهان هەوڵێن ئەمان انتخاباتە بکەن ئەبێت جەماوەری ناڕازی هەوڵ کە نەهێڵێ انتخابات بکەن و شکست بە انتخاباتەکان بێنێ موقعیتیان بێتە دواوە حتا ئەو ڕێژەیە کە ئەوان ئامادەیان کرد بەژاری لە هەڵبژاردنەکان بکەن کۆنەژێ فشاری ناڕزایەتی جەماوەریە کە نەچن بۆ بەشداری لە انتخاباتێکی ئاوا چاوەشەکار و نامەعلوم و بڵێن کە دوو هێزی میلیشیا 30 ساڵ زیاتر ئیداری کۆمەڵگاکەن لە غەیری قوربەسەری و هەژاری و بێکاری و تاڵانی شتێکی کیان نەکردووە. عوسمانی حاجی معرف سکرتێری کۆمیتەی ناوەندی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەمشەوی پێشنگ تیڤیدا ئامادە بوون. سپاس بۆ ئێوەش. ئازیزان وچانێک دەدەین و پاشان سەبارەت بە شوراکانی ساڵی 1991 و پێداویستی لەگەڵ بۆ شوراکاندا بڕۆدا بەرنامان دەبێت وچانێک و دەینەوە لادە.
بەڵێ بینەرانی عەزیز بەردەوامی لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و هەروەکو لە سەرەتاوە ڕامانگەیاند لە یادی شوراکانی ساڵی 1990 و پێویستی شوراکان لە بڕۆی کوردستانە بەرنامەیەکمان دەبێت وە بۆ تاوتۆکردنی ئەم بابەتەش نووری بەشیر یەکێک لە هەڵسوڕاوانی شوراکانی ساڵی 1990مان لەگەڵدایە. نووری بەشیر ئێوارت باش و سپاس بۆ ئەم دەرفەتەی پێداین. سڵاو بۆ ئێوەش و سواز بۆم دەرفەتەی ئێوەش و سڵاوم هەیە بۆ بیسەران و بینەرانی پێشنگ تیڤ. ئێوە خۆتان یەکێک بوون لە هەڵسوڕاوانی دیاری شوراکانی ساڵی 1990. ئەگەر بە کورتی قسەیەکمان لەسەر شوراکانی ئەو سەردەمە و شوراکان چی بووە، چۆن سەری هەڵدا و پێویستی شوراکان لەو کاتەدا قسەی کوتمان وەکەم سپاس گوزار دەبین. زۆر سپاس دەکەم. سەرەتا ئەمێ بڵێم پیرۆزبایی 2 ساڵی پێشنگ تیڤیتان لێ یەکەم، هیوادارم بەردەوامی بەرنامەکەتان نەخوازم. سەرەتا بڵێم لەم مانگە ڕاستەکەی زۆر مناسەباتی تایە، بەداخەوە لە مناسەباتی ناخۆشەوە وەکو کارەساتی هەڵەبجە، وەکو کۆڕەوی ملیۆنی خەڵکی کوردستان و عێراق، تا ئەگاتە سەر ڕاپەڕین و شوراکان و تا ئەگاتە کۆچی مارکسو و هەروەها یادی کۆمۆنی پاریس، کە ئەمانە زۆر مەسایلن و هەرێکیان لە گۆشەی جیاجیاوە ئەتوانرێت ئینسان قسەی لەسەر بکرێ و ئەمە. بەڵام سەرەتا ئەگەر فرسەتم بیتێ، ئێمە پاش 32 ساڵ ئمڕۆ کۆبووینەتەوە یادی شوراکانەکەین. بۆ معنای مەسەلەی شوراکان و مەسەلەی ئەو دەورەیە بۆ خەڵکی کوردستان دەورەیەکی زۆر گرنگ بوو لە دوو ڕووەوە. یەکەمیان لەبەر ئەوەی کە مەسەلەی شوراکان بۆ یەکەمین جار بوو هێزی جەماوەر پێ بنێتە مەیدانەوە و دەسەڵاتی خۆی نیشان با لە دەرەوەی دەسەڵات و ئایدۆلۆژی و سیاسەتی حیزبەکانی کوردایەتی، و هەروەها جارێکیش جەماوەر بەجیال لەوەی کە لەژێر بەرەنجامی ئەو هەلومەرجەی کە ڕاپەڕینی تیا دروست بوو، هەلومەرجێکی زۆر کۆنەپەرستانەی دەسەڵاتدارێتی ئیمپریالیزم و ئەمریکا بوو لە ناوچەکە بە شەڕی عێراق دەستی پێکرد و کەلێنێکی نێودەوڵەتی دروست کرد بۆ ناسیۆنالیزم کە دەسەڵاتی خۆی بێنێتە پێشەوە. بەڵام جەماوەرێکی ڕاپەڕی و لە دەرەوەی ئەوانیش توانی شارەکانی کوردستان پاک بکاتەوە و کاتێ هێزەکانی ناسیۆنالیزمی کورد لە شاخەوات نەخوارەوە کە زۆربەی شارەکان پاکرابووە. یعنی حتا دەلایل و بەڵگەنامەی زۆری شەیە لەوەی کە سەرانی یەکێتی خۆی وتیانە کاتێ چوونە سلێمانیەوە سلێمانی گیرا بوو. و هەروەها لە هەڵسوڕاوانی بزوتنەوەی شوراکان کە یەکەم ڕۆژەکان بنکەی ئاوات دروستەکەن لە سلێمانی لە حوتی مانگا، هێزی پێشمەرگەی یەتە سەر ئەزمڕوانە ناتوانێت بێتە خوارەوە، ئەمانە چن ئەیان هێن نەخوارەوە لە بابە شارمان پاکردوەوە. دووەم ڕۆژ عومەری سەیعەلی خۆی بەهێزەوە هەر لەوێ بێ ئەمانە چن بە شوێنیان نەخوارەوە، شارمان پاکردوەوە بەس ئەم نەسوورەکەماوە. بۆیە مەسەلەی شوراکان ئەگەر تعریفێکی کورتی بکەین وەکو شێوەی ڕێکخراوبوونی جەماوەر لە خوارەوە تا سەرەوە، واتە شوراکان هەم یاسادانەرن هەم یاسا بەڕێوە بەرن. بۆیە سەرەتامێ ئیشارەیە بۆ بکەم کە شوراکان بۆ نمونە شێوەی ڕێکخراوبوونی جەماوەری کرێکار و زەحمەت شێشە بەگشتی لە کارگەکان و لە گەڕەکەکانە. بۆ نمونە لە کارگەکانە کرێکاران خۆیان کۆبنەوە نوێنەرانی خۆیان هەڵەبژێرن، ئەمانە نوێنەرانی کارگەکانن، و لە گەڕەکەکانیشە جەماوەری ژن و پیا و گەنج و کرێکار و قوتابیان لە سەر و 16 ساڵەوە کۆ ئەبنەوە و ئازادانە لەوێ کۆبوونەوەی خۆیانەکەن و نوێنەری خۆیان هەڵەبژێرن. ئەمانە نوێنەرانی گەڕەک و کارگەکانن. نوێنەرانی ئەمانیش بە هەمان شێوە یەن هی هەموو گەڕەک و کارگەکان نوێنەری شورای شار دروستەکەن کە ئەمە نوێنەرانی شارە، و هەروەها نوێنەرانی شارەکانیش کۆ ئەبنەوە بە هەمان شێوە شورای وڵات دروستەکەن کە کۆمەلگا بەڕێوە بن. واتە شوراکان هەم یاسا دائنێن هەم یاسا بەڕێوە بن. گرنگی ئەم شورانە لەوایە کە دەسەڵاتدارێتی خەڵکە لە خوارەوە هەر کاتێ لە خوارەوە لە گەڕەکەکانە لە کارگەکانە کەسێ هەڵەبژێرێت نوێنەرایەتی خەڵناکە، شوراکان بە ئاسانی کۆ ئەبنەوە و ئەو کەسە بە نوێنەرایەتی نایڵن و
نوێنەری کە هەڵ ئەبژێرن وەکو ئەحزابی ناسیۆنالیستی کورد و بۆرجوازی نییە لە حیزبەکانە چن کەسێ دەئانێن هەر ئەوەیە و اینجا حیزبەکان خوان لەسەرەوە تەواف بکەن بۆیە شوراکان شێوەی ڕێکخراوبوونی خەڵکە بۆ دەسەڵاتدارێتی کۆمەلگا و بەڕێوەبردننی کۆمەلگا دوایی من بە تەفسیل ئێمە سەر ئەوەی کە دەشوراکانی ساڵی 91 ئەو کارانەی کردیان چی بوو چی عەزیم بوو بۆیە ئێمە جارێشکە پاش 32 ساڵیین یادی ئەەکەینەوە و یادکردنەکەمان هەر بەوە نییە بێین باسی کەین و ئایا من بەشداریم کردووە چیم کردووە چیم نەکردو چۆنم کردووە لەوانە بەڵکو دەرس و تەجروبەی ئەمەی چییە با من نمونە بێنمەوە لەوەی شوراکان لەگەڵ ئەو دەسەڵاتدارەتی خەڵکەوە لەگەڵ ئەو پێشڕەوی و کار و شتانەی کە جەماوەری هێنایە پێشەوە لە ژنان و لە پیاوان لە کرێکاران و لە زەحمەت کێشانەوە بۆ مەسەلەی دەسەڵاتدارەتی بەڵام پاشەکشەی کرد بۆ ناسیۆنالیزمی کورد و هێزی چەگارەوەیە کۆمەلگا ئێستا بەدەستیەوە ئەناڵێنێ وەیەکە لەوانەیەش کە ڕاپەڕین ڕوویە و نەیتوانی ڕێڕەوی خۆی بگرێ بەرەو سەرکەوتن ئەوە بوو شوراکان پاشەکشەی پێکرا لە دەسەڵاتدارێتی خەڵکەوە دوایی ئەمە سەر ئەوەی بۆچی شوراکان لە چی هەلو مەرجەکە سەریان ناڵا بەڵام من ئەڵم لەم 32 ساڵا کە ئێمە ئێستا یەی یادیەکەینەوە زۆر گۆڕانکاری ڕوویاوە من ناگەڕێمەوە بۆ 32 ساڵ بەڵکو وەگەڕێمەوە بۆ 2 دەی ڕابردوو لە بەهاری عەرەبیەوە چەند وڵات گۆڕانکاری تیان ڕوویا بەڵام دەسەڵاتدارێتی خەڵکات نەهات لە هەمان شێوە لە 2009 سوودان و جەزایر بزوتنەوەیەکی فراوانی جەماوەریش بوو بۆ تەفلیقە و عومەر حەسین بەشیریان لابرد بەڵام دەسەڵاتدارێتی خەڵک نەهاتە پێشەوە بۆ و هەروەها ئێمە وەزعی یەمەن و سووریا و لیبیاش ئەبینین بە چ شێوەیەک ڕۆیشت بەجیا لەوەش 2003 سەدام حوسێن ڕووخا بە دوای ئەوە چیلی هات نزیکترین کاتەکانیشمان 2019 و 20 و ئەمانەیە کە لوبنان و عێراق بوو کە توانیان هەم دەسەڵاتی حەریری لە لوبنان و هەم دەسەڵاتی عادل عەبدولمەهدی لە عێراقا وەکو سەرۆکۆمار و سەرۆک وەزیران و ئەمانە لە دەسەڵات لابەرن بەڵام خۆ بزوتنەوەی جەماوەریش بوو بەڵام نەیتوانی دەسەڵات بگرێتە دەست هەروەکو شوراکان بە هەمان شێوە بەو دەردەڕۆی و وەشێوەکانی کەی بۆرجوازی بە هەمان شێوە هاتنە ناوە بە هەمان شێوەش ئەم گۆڕانکاریانەی کە لە دنیا بووە باشە ئەو شەڕ و هێنانە پێشەوەی هێزی کۆنەپەرستی لە تاالبان لە ئەفغانستانە بە هەمان شێوە هێنانی دەستگرتن و بەقوتکردنی داعش لە سووریا و اینجا لە عێراقا لە مووسڵ هاتن چی دەسەڵاتێکیان گرت و تا بەوەی کە شێوەی کەوتە بەر هێرشی و ناڕزایەتی دنیا کە ئەمریکاوانەتر بە ناچاری هاتن پاشەکشیان بە داعش کرد و بڵاویان پێکردن و هێشتا کە بە تەواوەتی لە شێوەی جۆرا و جۆر و هینا مەوجودیەتان هەیە لەوانە و هەروەها 11 سەپتەمبەر لەناو ئەم دەورەیە بە دوای شوراکان و ڕاپەڕینی عێراق و ئاوارە بوون و ئەمانەیە اینجا بە هەمان شێوەش ئەگەر ئێمە سیر بکەین یۆنان دەورەیە ناڕزایەتەکانی وا دەست پێ کردووە حتا دەسەڵاتی هێزە ڕادیکال و چەپوینەکان هاتنە سەر دەسەڵات بە پەلا ئەوروپا فریاکەوتن بۆ ئەوەی نەگوێزرێتەوە بۆ ئیسپانیا و لەوەی ئیتالیا و فەڕەنسا و ئەڵمانیا و بێ بۆ وڵاتانێکش پاشەکشیان پێکرد بەڵام لەم دەورانێشا بە هەمان شێوە بزوتنەوەی کرێکاری و شت لە ئەوروپا دەورەیەش تازەی دەست پێ کردووە لە ناڕەزایەتی و ئەمانە بەرامبەر دەسەڵاتی بۆرجوازی بۆ خواست و داواکاریەکانی خۆیان لە هەمووشی گرنگتر ڕووداوە کە هەبوو بەجیا لە 11 سەپتەمبەر کە کارەساتێکی زۆر گەورە بوو بە هەمان شێوەش شەڕی ئۆکرانیایە کە جاران لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئاسیا بوو ئەم شەڕانە ئێستا هاتوتە ناو دڵی ئەوروپا و ئەوەی کە پێوترێت کۆمەلگای مەدەنی و ئەمانەی هەمووی خسۆتە ژێر پرسیارەوە ئێستا لە بەردەم ئەزمەیەک و قەیرانێکی قوڵی ئابووری و سیاسی گەورایە کە ئایندەکەی دیارنیە و ئەیانەیە بۆرژوازی بەسەر خەڵک چاپشکێنەوە هەر لەم ساڵی ڕابردووە 2002 لە ماوەی چەند مانگێکە سێ سەرۆک وەزیری زەردان لەم بەریتانیا گەورەترین یەکێ لە گەورەترین وڵاتانی سەرمایەداری سێ سەرۆک وەزیرانی گۆڕاو ئەزمەیەکی گەورە تووشی بوو کە خەریک بوو بە شێوەیەک حکومەتەکە بڕوخێ و
و حزبی کۆنسەرڤەتیڤ هەڵوەشێتەوە بەس پەلە مەلیکە ئەو کاتە مابوو و لەگەڵ بۆرژوازی و باڵەکانی کەی بۆرژوازی ئەفریا کەوتن کەوابێتە ئەم هەموو ئاڵوگۆڕانە کە ڕوو بووە ڕوویاوە هاتۆتە پێشەوە خەڵکێکی زۆر بۆتە قوربانی چی لەوەی کە کوژرا و کوشت و کوشتارێکی زۆر هەیە تا برسێتی و بێکارێکی زۆر بەڵام چینی کرێکار و جەماوەری زەحمەت چێژ نەیانتوانیەوە بێنە پێشەوە و دەسەڵات گرنە دەست بۆ لەبەرەوەی لە خوارەوە ڕێکخراو نەبوون بە شێوەی ڕێکخراو هەر ئێستایەکێ لە ئاڵوگۆڕە گەورەکان کە بەڕێوەیە لە منتیقا بێ لە ئێران هەیە باشە بزوتنەوەیەک و خرۆشانێکی جەماوەری بەرفراوانی ڕادیکال بە دژی کۆنەپەرستترین هێزی ئیسلامی کە حرەکەی پان ئیسلامیستی هەموو منتیقەکەی گرتوتەوە لەسەر ئاسی دنیاش تاسیری دانابوو خەریکە وردەوردەکە پاشەکشەکە بە تایبەتی ئەم بزوتنەوە ناڕزایەتیانە بەڵام بەداخەوە هێشتا ئەم بزوتنەوەیە بە وەکو شوراکانیش کە قسەی لەسەرەکەن لە ئاسی ئەو ڕێکخراوە بوونان نییە کە بتوانێت ئەم دەسەڵاتی جمهوری ئیسلامی لە ئێستا بڕوخێنێ و دەسەڵاتی خۆی دامەزێنێ بۆ هەم هەلومەرجی ناوخۆیی هەیە هەم هەلومەرجی جیهانیە کە ئێستا ئیمپریالیزمی جیهانی ئەمریکا وڵاتانی غەرب و وڵاتانی منتیقەیش بۆ هێشتنەوەی هەم جمهوری ئیسلامی یان لە حاڵەتی ڕۆشنە شاو شێوەکانی ناسیۆنالیزم و ئیسلامی و کۆنەپەرستی ئەکەنە بەدیل بۆیە من لێرەوە جارێشکەیەمە سەر ئەوەی کە مەسەلەی شورا مەسەلەیەکی زۆر گرنگە مەسەلەی ڕێکخراوبوونی خوارەوەی کۆمەلگایە کە خەڵک دەسەڵاتی لەدەست خۆیان بێ و خۆی یاسادانەت بێ و خۆی یاسا بەڕێوە برنێ بە خۆی ئیدارەی کۆمەلگا بکات بە شێوەیەکی ئازادانە و بتوانێت چارەنووسی خۆی جەماوەر بەدەستی خۆی دیاری بکە لێرەوەمە سەر ئەوەی کە شوراکان لە چه هەلومەرجەکە دروست بن بۆ نەیتوانی بڕاتە پێشەوە ئەوە بێ وەکو وتم شوراکان دووەمین مەرحەلەی ئەوە بوو کە تێیدا کۆمۆنیستەکان خەتی و جێگیری و ئاسۆی خۆی لە بۆرژوازی و ناسیۆنالیزم جاکاتەوە یەکیان لە دەکانی هەشتاکە گروپ و ڕێکخراوە مارکسی و کۆمۆنیستەکان دروست بوون و خەت و فاصلەی خۆیان بە تاوەتی لە ناسیۆنالیزمی کورد گرت خاڵی دووەمیش لە دەورانی شوراکانە هاوشەوەی جەماوەرێکی فراوان بە ئاسۆیەکی جەماوەریەوە بۆ مەسلەی دەسەڵاتدارێتی لە شوراکانە کۆبوونەوە ئەم مەسلەیە بەو معنایە گرنگیانکە شوراکانی یەکەمین حرەکەکانی لە یەکەمین ڕۆژەوە کە زەمینەی هەبوو لە ناو چەپ و کۆمۆنیستەکانە مەسلەی شورا و مەسلەی دەسەڵاتدارێتی لە یەکەم ڕۆژی ڕاپەرینەوە لە سلێمانیەوە دەستی بۆ برا بەڵام بابزانی شوراکان لە چول هەلومەرجێکە سەری دەرێنا بێگومان شوراکان لە ناودڵی ڕاپەڕینی نەوەیەکی کوردستانە سەری دەرهێنا کە لە ماوەیش کووردا دەسەڵاتدارێتی حکوومەتی باس لە کوردستانە پاکرایەوە بەڵام خودی ئەم ڕاپەڕینە خودی ڕاپەڕینێکی وشیارانە ڕێکخرا و جەماوەری بە ئاسۆیەکی ڕۆشتنەوە نەبوو کە بتوانێ شوراکانیش لە دڵی ئەو ڕاپەڕینە بە هێز و دەسەڵاتێکی گەورەترەوە بێ و مەسلەی یەکسەر دەسەڵاتی خۆی مەترەحکاوە ئەو کاتە بۆرژوازی و ناسیۆنالیزم کە بەرەیان دروستکرد لە بەرامبەر شوراکانە و بە بەرەیەکی یەکدەستی هاتن نەترسان لە شوراکان وەستانەوە بۆیە ئەو هەلومەرجێکی کۆنەپەرستانەی شەڕی ئەمریکا وڵاتانی هاوپەیمانی بوو کە لە منتیقەکە بۆ نەزمێکی نوێی دنیا دەستی پێکردەوە بە تابەتی ئەمە بە ئەم حرەکەی ئەمریکا پێشڕەوایەتی نووا کە بەهانی جۆرە جۆر بە مەسلەی سەرەتا بە مەوزوعی کوێت و داگیرکردنی کوێت لەلایەن سەدامەوە دەستی پێکرد و دوایی بە بوونی چەکی کیمیایی و ترسی عێراق بۆ سەر سعودیە و ئەمانە ئیدامەی بوو بەڵام مەوزوعەکە ئەمە شکلی مەوزوعەکە بوو شکلی ئەساسی مەوزوعەکە ئەمریکا بە دوای پاشەکشەی بلۆکی شەرق و جەنگی سارد و ئەمانە دنیای یەک قوتبی مایەوە کە بە نەمانی قوتبی بەرامبەری کە بە قوتبی سۆسیالیزم کە رووسیا بوو ئەناسرا باشە ئەتر ئەم قوتبش بۆ خۆی قوتبی غەرب چووە دواوە نەما پاشەکشەی کرد بۆیە ئەمریکایز دەورەی تازە دەست پێ بکاتەوە بۆ نەزمێکی نوێی جیانی بۆی هێزی خۆی جارێشکە ساز باتەوە بەسەر دنیا بیسەپێنێ ئەمەش فرسەتێکی زۆر گەورە بوو کە لە عێراقەوە دەست پێ بکە
ئەگەرچی بە دوایە لە درێژماوە هەم لە عێراق هەم لە ئەفغانستان ئەمریکاش بۆ جاریشکە و هەم لە سووریاشە پاشەکشەی کرد و دنیایەک بە پێچەوانەی خواستەکانی ئەمریکا و دنیای چەند جەمسەری لەلایەکەوە رووسیا و لەلایەکەوە لەلایەکەوە حتا ئەوروپا ئەمانە سەری دەرهێناوە بۆیە لەو هەلومەردە کۆنە پەرستانەیە کە کەلێنێکی نێودەوڵەتی دروست کرد ڕاپەڕین دروست بوو واتە ڕاپەڕین نەخشە بۆ کێشرایەکی پێشتری نە جەماوەری خەڵک بوو نە کۆمۆنیستەکان ئێمە بووین نە حتا ناسیۆنالیزمیش بوو بەڵام ئەم بزوتنەوە جەماوەریە لە کوردستانە بە حکمی چەوسانەوەی نەتەوایەتی و قەومی بە حکمی سەرکوت و کۆنەپەرستی حیزبی بەعەز باشە فەزایەک و تەوەهمیە بە ناسیۆنالیزمی کورد دروست بوو بۆیە ئەو ڕاپەڕینە فەزای و ئاسۆ و سیاسەتی ناسیۆنالیزمی کورد زاڵ بوو بۆیە هەر ئەو دەورەیەش کە شوراکان هاتە پێشەوە لە دەورەیەکی زوعفەوە لەو دەورەیە هاتە پێشەوە کە لە بزوتنەوەی و ڕاپەڕینێکی ئاسۆی ناسیۆنالیستی و کۆنەپەرستانە کە زاڵ بوو بەسەریا هاتە پێشەوە خەڵک بەو گڕوتینەوە بەو خواست و داواکاریەوە بەو ئارەزووەها سەدام حوسێن بڕوخێنێ کە مەسەلەی ژیانێکی باشتر بێ کە 32 ساڵ تێپەڕێ نەک ژیانی باشتر نەبووە ئێستا لە زۆر شوێن بەداخەوە خەڵک خۆزگە بە سەدام حوسێن ئەخوازێوە و ڕژێمێکی بەڵام ئەگەر بگەڕێنەوە بۆ سەر شوراکان ئێوە لە قسەکانتانە ئاماژەتان بەوەدا لە دوودەی ڕابردوودا کۆمەڵێ ناڕەزایەتی و هاتنە مەیدانی جەماوەری هەبووە باستان لەو خاڵە لاوازانەی کرد کە نەیتوانی دەسەڵاتی خەڵک بگات بەڵام ئەگەر جارێکتر بگەڕێنەوە بۆ 32 ساڵ بەر لە ئێستا و بە تێڕوانینی ئێستا هەڵسەنگاندنی بۆ بکەین ئەو خاڵە پێشڕەوی و دەستکەوتانە چین کە بزوتنەوەی ناڕەزایەتی ئەمڕۆ بڕنە لە کوردستانە ئەتوانێت سووری لێوەرگرێت زۆر دروستە ئێمە هەر بەو معنایش کە من وتم ئەم لە دوودەیە ئەم هەموو ئاڵوگۆڕە لە دنیا عەرەبە زۆربەی وڵاتانە بووە دەسەڵات نەکەوتۆ دەست لەبەرەوەی شێوەی ڕێکخراوبوونی جەماوەر نەبووە تەنیا نوقتەیە کە ئەگەر هەبوو بێ لە سوودانە کۆمیتەکانی گەڕک دروست بوو بەو دەرەجەیە کە کۆمیتەی گەڕک دروست بوو ڕێکخراوبوونی خەڵک کە پێوترا دایمە خۆپشاندان و هاتنە مەیدانی ملیۆنی خەڵک لە سوودانە بۆ ماوەی 1 سعات بانگەوازێکیانەکە لە ڕێی کۆمیتەکانی گەڕەکەکانەوە بە ملیۆن خەڵکان نوقتەیش قوت بوو کە توانی پاشەکشە بەهێزی عەسکەری کا بۆیە مەسەلەی شوراکانیش لە کوردستانە لەو دەورەیە ئەگەر بگەڕێنەوە بۆی و بێ بە خاڵێکی پرشنگدار بۆ دەستکەوتێکە لە بەردەممانە بۆ ڕاپەڕینیشکە بۆ شۆڕش بۆ هەڵسانی جەماوەری و ناڕەزایەتی خەڵک ئەگەر ڕێکخراو بێ ئەبێ دەسەڵات دارێتی شوراکانی خۆی دامەزرێن کە شوراکان لە کوردستانە ئەو نقطە قوتانەی هەبوو یەکەم پرۆژەی بەرنامەی حکوومەتی شورایی هەبوو لەسەرەوەی کە ئەبێ ئەم دەسەڵاتە بڕوا بۆ دەسەڵاتی حکوومەتی شورایی و حکوومەت بەدەست خەڵکی کرێکار و جەماوەری زەحمەت چێشەوە بێ هەروە شوورەکان خاڵە ئاساسیەکانی کاری کرێکاری دانابوو هەروەها پەرڕەوی ناوخۆی شوراکان هەبوو لە هەموو شوێنە و هەروەها کارتی شوراکانی هەبوو و هەروەها ئەم شورایە جەماوەری ڕێخس بوو لە خوارەوە بە هێزی چەگاری دروست کرد بوو کە ئەم هێزی چەگارە لە گەڕەکەکانە ئاسایش و ئەمنێتی گەڕەکەکانیانە پارێز لە دزی و لە تاڵانی و لە بەتابەتی ئەو هێزە چەگارانی کە لە شاخەوە هاتبوونە خوارەوە هەر هێزەی کە ئێستا هەیە لە شاخش ئەو سیاست و بۆچوونانەیە و ئەو کردوانیان هەبوو لە شاخە لە چێشمەکێشی ناوان خۆیان بەشە ڕێیان برانەوە چۆن لە ناویشەوە بە هەماشەوە چێشمەکانیان بە سیوێکی ئاب و بە چەندی مەئاساتی کە بەسەر خەڵکیانە و حەڵەی شوبات و سیوێکی ئاب کشایەوە لە شاخیشە بە هەماشەوە ئەمانەیان هەبوو چۆن ئێستا نۆکەراتی و سەر بە ئێران و سەر بە تورکیان ئەو کاتێشیان بوو بۆیە شوراکان ئەو کاتە پەیڕێ و بەرنامەی ئەوەی دانابوو کە کۆمەلگا لە خوارەوە ڕێخە هەم لە کارگە و کارخانەکانە هەم لە گەڕک و ناوەندەکانی کاریشا ڕێخە و نوێنەرانی ئەمانیش بۆ نوێنەرانی سەری دامەزرێنێ هەروەها
ئەگەر سیر بکەی هەر لەو دەورەیە کە وەسعێتێکی نەبوونی و نەداری و هەژاری ڕووی کرد بۆ کوردستانەوە شوراکان دەستی برد بۆ ئەوەی کە بڕوا لە تعاونی دروستکە لەسەر حدودەکانەوە کەلوپەل و پێداویستی بکرێت بێتەوە بە سعرێکی هەرزان کە لەوێ ئەیکڕێ داینێ و ئەو کەسانێکی وەکو کرێکارێکە ئەچنەوانەکەن ڕۆژانەی کرێکارێکی بۆ ئامادە بکرێ هەر وەکو ئەوەی کە لە شوراکان ئەسبەیدێ ئەگەر دەسەڵات بکەوێتە دەست شوراکانەوە هەبێت هەموو کەسێکی کە کار ئەکالەوە کرێکارێکی ماهری هەیە لە هەر ئاست و پۆستێکا بێ هەمووی وەکو یەکە و بەپێی ستانداتێکی کرێکاری ماهر موچە دیارەکرێ ئەوە نییە وەکو ئەوەی کە ئێستاە ئەندام پەرلەمانی 8 میلیۆنی هەبێ بەڵام کرێکاریە مامۆستایە مزەمید و سستەرێ 20 ساڵ کارەکەم 400,000 وەرگرن لەو ڕوانەوە بۆیە شوراکان نقطە هێزێکی زۆری هەبوو حتا ئەم نقطە بەهێزیە ئەم خاڵی تەرحی دەسەڵاتدارێتی شوریاییە ترسی خستبووە دڵی ناسیۆنالیزمی کورد کە بۆ یەکەم جار بوو هێزێ دروست بێ لە کوردستانەوە لە هەموو هێزە ناسیۆنالیستەکان بە ئیسلامی و بە قەومیەوە خۆی جیا بکات وە کرێکار بێتە مەیدانەوە وە شیعاری کاری کرێکاری وە شیعاری دەسەڵاتدارێتی شورای و خەڵک دامەزرێت بە سەراحەت لە دانیشتنەکانی سەرانی ناسیۆنالیزمی کووردا ئەویان وتبوو ئەمان قسە لەسەر کرێکارەکەن ئەمان قسە لەسەر دەسەڵاتی کۆمۆنیستیەکەن شوراکان بێلایەن نییە بەڵام ئەگەر شوراکان سەر بەخۆیان بۆیان مشکلە نەبوو بەڵام ئەگەر سەر بە بزوتنەوەیکی ڕادیکال و کۆمۆنیستی و چەپ بێ ئەمە مشکلەیە و لاینگیری هەیە لەم بارانەوە بۆیە کەوتنە ئەوەی کە پیلاندانیان لە بەرامبەر ئەم هێزە جەماوەریە فریاوانە کە لە ئاستی کۆمەلگار ڕێکخراو بوو کە من هینەکەم لە بەردەمانە بەڵام راپۆرتێکم بینی لەم مانە کە لە منطقەی سلێمانیا بە کرێکاران و شوراکانی کرێکاران و جەماوەری 54 شورا هەبووە لە کەرکوو 6 شورا هەبووە لە هەولێری 11 شورا هەبووە بێجگامە لە قەزا و ناحیەکانە ئەمانە هەمووی نوێنەرانیان کۆوە بۆ کە نوێنەرانی شورای شاردا مەزنێنن و لەوێشەوە نوێنەرانی ئەم شورای شارانە خەریکیەوە بۆ پەیوەندی نێوان شارەکان کرێ بۆی نوێنەرانی سەرتاسەری دامەزرێ بەداخەوە فرسەتەکە کورد بڕێی بەمەنە بۆیە ناسیۆنالیزمی کورد بە پەلە کەوتە خۆی کە ئەوەی کە ئەنوا ئۆشکاڵ بەهانە دروستکە بۆ شوراکان سەر بە حکوومەتە دەستێکی لە پشتەوەیە و هەروەها هەر لەو دەورانە کەوتە کوشتنی ژنان بە لەژێر ناوی ناموس و سەر بە حیزبی بەعەس کە هاتنە خوارەوە ئەمانیان دروست کرد وە کەوتنەوەی کە شوراکان بە چەک داخان کە شوراکان مقاومەی کرد تا ئەو کاتەی کە کۆڕەوەکە دروست بووە حکوومەتی بەعەس هاتەوە و هەر لەو دەورانە خەڵک بەشێکی زۆری خەڵک لای ڕۆشن بووە بە تاریکی لە دەورانی ئەوەی کە هێزەکانی ڕژێم وردە بەرەو کەرکووک و لێەوە بەرەو سلێمانی ئەوە هات ئێمە نوێنەرانی شوراکان لەو کاتە مەجموعەی نوێنەرمان بۆ هەولێر و بۆ کەرکووک ڕۆشت بوو و هەروها هەر ئەو دەورێژ نوێنەرمان نار بووە لای هەموو حیزبەکان کە بابە مەڕۆن با مقاومە بکەین ئێمە هێزی چەکارمان حازر کرد بوو چوو بوو لە تاسڵجا لەوێ وەستا بوون هێزی پێشمەرگەی شوراکان هێزی شوراکان بۆ ئیدامەی قسەکانی ئێوە سەبارەت بە مامەڵەی ئەحزابی ناسیۆنالیست و بەرەی کوردستانی لەگەڵ شوراکانە پرسیار کرا بوو بەڵام ئێوە خۆتان وەڵامتاندایەوە بەڵام بۆ ئیدامەی هەرە و قسەی ئێوە پێم خۆشە ئەم سەرنجە بخەمە سەر شاشەکە کە دەڵێ ڕاپەڕین تەنها چەند ڕۆژێکی تێپەڕاندەبوو زۆر شوێن شەڕی تێدا بوو کەچی بەرەی کوردستانی دەستی کرد بە ڕێپێوان دژی شوراکان و هەوڵێندا بۆ داخستنی شوراکان بە هێزی چەک و پرسیارێکی تریش باز لەوە دەکات کە بۆچی شوراکان شکستیان خوارد لەبەرەوەی کاتی بەرنامەکەمان کە من ئەم پرسیارە دەمشکەم لەگەڵ پرسیارێکی تری خۆماکە وێڕای ئەم هەموو دەستکەوتانی کە ئاماژەتان پێدا کە شوراکان هەیان بوو لەو ماوەیەدا بەڵام ئەو خاڵە لاوازانە چین بۆ ئەوەی کە پڕ بکرێنەوە و بۆ دەورەی داهاتوو ئەگەر هاتوو دووبارە شوراکان دروستکرانەوە لە بەرچاو بگیرێت و دووبارە نەگاتەوە بەوەی کە هەمان چارە نووسی نەوەیەکی بەسەردا بێت
زۆر باشە من پێش ئەوەی بێمە سەر ئەو خاڵە زوعفانە ئەو هینەی کە خوێنتەوە لە شاشەکەی دانرابوو ئەمەی ئیشارە بکەم بەوە زۆر دروستە بۆچی لە یەکەم ڕۆژەکانەوە بە پەلەر ڕێک بەرە هەموو هێزەکانی ئەحزابی ناسیۆنالیستی کورد و ئیسلامی یەک کەوتن لە بەرامبەر شوراکانە لەبەرەوەی شوراکان مەسلەی دەسەڵاتدارێتی خەڵکی لە خوارەوەی نەکرد بەمە دەسەڵاتدارێتی ئەحزابی بۆرجوازی و ناسیۆنالیزم و ئیسلامی لەسەرەوە ڕەفزە کردەوە دەسەڵات دەکەوتە دەست خەڵک بۆیە ئەمانە ئەکرد بە سەراحەت وتیان ئەمانە باسی کرێکارەکەن باش 35 سەعاتەکەن ئێستا وەختی نییە ئەوان نیازیان هەبووە گەر دەسەڵات بگرنە دەست نەک 35 سەعات کارە 7 سەعات کار بە کرێکاری بکەن لەبەر ئەوەی کە دەسەڵاتدارێتی کوردە و کورد دەسەڵاتیەک لە کاتێکا خەڵک 32 ساڵ بە پراکتیکی خوێن و گۆشتی خۆی بینی دەسەڵاتدارێتی ئەوان هەموو سەرۆت و سامانی عێراق و کوردستان لە نەوت کە بەدەستیان هێنا و کۆمەکی نێودەوڵەتی کە ئەوان خواردیان و بەشی خەڵکیش ئەوەتان نەبوونی و نەداری و بێ ئاو و بێکارەبا و بێجادە و کوشت و کوشتارە کە ئەبینی کۆمەلگا چی ئازارەیەکێشێ تا بێنەوە سەر بە مەسلەی خاڵی زوعفی بزوتنەوەی شورایی چی بوو لە پێشە سەرەتا ئەوم باس کرد خودی شورا لە دڵی ڕاپەڕینەوە سەری دەرهێنا کە ڕاپەڕێنیش خودی خۆی لە فەزایەکی کۆنەپەرستانی جەنگی ئیمپریالیستی لە مەنتیقەکە کە لەژێر ناوی شەڕ بە دژی حکومەتی عێراق بە دژی سەدام دروست بوو کە بووە کوشت و کوشتاری سەدان هەزار خەڵکی بێتاوانی عێراق بەداخەوە یەکە لەو خاڵانەی هەم لە ڕاپەڕین و هەم لە شوراکاناکە هەم ئێمەش و هەم جەماوەری خەڵکی کوردستان دەستی بۆ نەبرد ئەوە بوو لە پاڵوەستانی ڕاپەڕێنی خەڵکی عێراقا و هەروەها نیگەرانی و پەژارەمان بۆ سەرکوتی ئەو بزوتنەوە و هەفسانە جەماوەری و ڕاپەڕینەی خەڵک کە لە جنوبا بوو بەجیالەوەی کە فەزای ئیسلامیەکان لەوێ فرسەتیان قۆستەوە بە حکومی ئێران نزیک بوو لە بەسرەوە لەو هینانەوە ئەوان شیعار و دروشمێکەوە بەڵام جەماوەریی بەرفراوان هەبوو بەجیالەوەی کە لە گەڕانەوەی هێزی سەربازی خەڵکی عێراق کوڕی فەقیر و هەژار لە گەڕانەوە بە ڕێگای مەرگ بە ناوبانگ و لە بینی سەفوان و کوێتە لەوێ بەدەیان 10,000 جوندی لەو ڕێگایە بوو کەوتنە بەر موشک و تۆپی ئەمریکا کە قیاسی کوشت و کوشتارەکان بە 50,000 کەسەکرێ لەو هینا هەروەکو وتم ئەو ڕاپەرینە کە لە دڵی ئەم کەلێنەوەها پێشتر بەرنامە بۆ داڕێژراوێک نەبوو کە ئێمە جەماوەریان کۆمۆنیستەکان پلانمان داڕش بێ شوراکانی خەڵ لە خوارەوە لە ناو خەڵکە ڕێکخراو بوو بێ ئامادە بوو بن بە شیعار و دروشم و ئەوانەوە هاتبێ شوراکانیش ئەم زوعفەی لە خۆیان نیشان ناکە زیاتر ڕاپەڕینەکە ئاسۆ سیاسەتی ناسیۆنالیزمی کورد زاڵ بوو بە ئەم زوعفە لەوە ڕوویە حتا لە ناو ریزەکانی شورای شاکە کاتێ شورا هێرشەکە بۆ سەری ئەمە بنکەی شوراکان داخرێ شوراکان داخرێ ئەوانە نظری چەپی ناسیۆنالیزم لە ناو شوراکانە هی نەبێ کە بچین سازش بکەین لەگەڵ ئەوانە و سەردانی بۆ ئەوانە خاڵشکەی ئەوەی کە شوراکان لە یەکەم ڕۆژەوە ئەبوایە دیدگا و بۆچوونی خۆی بە سەراحەت لەژێر ناوی هێزی سۆسیالیستی و کۆمۆنیستیە ڕابگەیەنایەوە بە بزوتنەوەی جەماوەری بتایەوە و بە تایبەتی کۆمۆنیستەکان لە پێشەوەی ئەم مەوزوعە کە ئەم جەنگەی لە مەنتیقەکە ڕوویاوە جەنگی ئیمپریالیستی و ئەمریکا تەنیا کەسێکە لەوە ئەوزاعانە قسەی کرد مەنسوور حکمەت بە ڕۆشنی لەسەر ئەمانێ قسەی کرد کە ئەم سیاسەتەی بە ڕۆشنی ئەزانی و لە یەکەم ڕۆژەکانی ئەوەی پاشەکشە بە عێراقرا لەکوێت وتی کە ئەمە جەنگێکی بەدواوە بێ و ئایندەیەکی خەتەرناکیش ڕوو لە عێراق و کوردستانەکە و بووینەکەیشی هاتە دەرک و کە کاتێ خەتی 36 دانرێ و مەسلەی لە کەرکووکە کرێ و هێز چۆتەوە کەرکووک و بنکەنەوتەکانیان داگرتووە لەسەر ئەمەینەکە ئەگەر وڵاتێ بێزنان نازنامە بێ ئەگەر دەسەڵاتی خۆشی بەسەر چاڵە نەوتوینەکان بکات هەروەکو ئێستای لێ بێ بە دزیەوە بە تورکیا یان بە قاچاق بیفرۆشن و ئەمانە بۆیە کۆمەلگای کوردستانی ناونا بە کۆمەلگایکی ئاواری لەژێر حمایی یان چاودێری ئەمریکا بەڕێوە ئەچێ کە تا ئێستاش ئاسۆیەکی ناڕۆشن لەژێر دەسەڵاتدارێتی ئەحزابی ناسیۆنالیستی کووردا بۆ کوردستان دیارە
بۆیە خاڵی زەعیفی ئەوە بوو کە بواە شوراکان خەتی ڕۆشنی خۆی جێگیری خۆی ڕۆشنکردنەوە و شارکردنی جەماوەری کرێکار و زەحمە چێش و ڕێخستن لە خوارەوە بە شێوەیەکی ئەوە بڕوە بەداخەوە کە چونکە لە دڵی ئەو هەلومەرجە ڕاپەڕینەوە و لە دڵی ئەو هەلومەرجەی کەلێنی نێودەوڵەتی کە هاتووە دەرەوە ناسیۆنالیزمی کورد بە ئامادەتر بە چەکدارتر بە پشتگیری ئێران تورکیا ئەمانە زیاتر هاتن و توانیا بە خاڵی زعفی بزوتنەوەی شورایی بەڵام ئەوەی کە دەرس و تەجروبە ئەمێنێتەوە بۆ ئێمە هەم لە زعفەکانی وەکو دەرس و تەجروبە هەم لە نقطە بەهێزەکانیش بەڵێ هەم لە نقطە قوتەکانیش ئەوەیە کۆمەلگای کوردستان جارێشکە ئەگەر بێ ڕاپەڕێ ئەگەر بێ شۆڕش دروستکە ئەبێ پێشتر خۆی بۆ ئامادەکە و ڕێکخراو بێ لە خوارەوە لە شوراکانی گەڕەکە و لە شوراکانی کارگەکانە و لە زانکۆکانە لەو شوێنانە و ئێمە لە حەڤەی شوباتە دەستمان برد بۆ ئەوەی کە ئەو ناڕزایەتی شتانە بە خەتێکی کە ببرێ بەڵام بەداخەوە چووکە جارێککەتەوە هەمومی ناسیۆنالیزمە بوو باڵچکەی ناسیۆنالیزم و بۆرجوازی کورد لە حەڤەی شوباتە زاڵ بوو ئەو بزوتنەوە ئەو ناڕزایەتیشیان پاشەکشە پێ کرد. زۆر سپاس بۆ ئێوە. بگورن نوری بەشیر یەکێک لە بەشداربووانی شوراکانی ساڵی 1990 زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەمشەی پێشنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوەش. ئازیزان وچانێک دەدەین و پاشان 20 ساڵ بەسەر جەنگی عێراقدا دەستپێکی جەنگی عێراق بەرنامەیەکی ترمان دەبێت لەگەڵمان بمێنەوە. مەڵە بینەرانی عەزیز بەردەوامین لەسەر پێشکەشکردنی بەرنامەکانمان و ئاخرتەوەری ئەمڕۆمان جەنگی عێراقە. 20 ساڵ بەر لە ئێستا و دروست 23/2003 لە ڕێی بردومانی شاری بەغداوە جەنگی ئەمریکا و هەوپەیمانەکان بەرامبەر بە دەوڵەتی عێراق و حکوومەتی بەعەز دەستی پێکرد. لەسەر ئەم بابەتە دەتوانین زۆر قسە بکەین و بەڵام لێرەدا چاوپێکەوتنێکمان دەبێت لەگەڵ عەبدوڵڵا مەحموود سەرنووسەری بڵاوکراوی بۆ پێشەوە و ئەندای مەکتەبی سیاسی حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان. عەبدوڵڵا مەحموود ئێوارەت باش و سوپاس بۆم دەرفەتەی پێداین. ئێوارەی خۆتان باش و سڵاوم هەیە بۆ خۆت و بۆ بیسەران و بینەرانی تەلەڤیزیۆنی پێشەنگ. 20 ساڵ بەر لە ئێستا یان 23 جەنگەکە دەستی پێکرد بەڵام ساڵ و نیوێ بەر لەو جەنگە ئەمریکا هێرشێکی تیرۆریستی کرایە سەر کە بە 11 سپتەمبەر دەناسرێت. دوای ئەوە ئەمریکا هات ئەوەی کە تۆڵە بکاتەوە سەرەتا لە ئەفغانستان دواتریش لە عێراق بە بیانووی ئەوەی کە چەکی کۆمەڵکوژی هەیە و هەروەها داڵدەی تیرۆریستان دەدات کردە ئامانج و هێرشی کردە سەر و دواتر داگیری کرد. بەڵام ئەکری ئێوە دوای 20 ساڵ بڕێک ڕوونتر ئامانجەکانی ئەم هێرشە ئەمریکا هۆپانەکانی بۆ سەر عێراق و ڕوخاندنی حکوومەتی بەعەز چی بوو؟ بۆچی ئەم هێرشە و ئەم جەنگ و داگیرکاری ئەنجامدرا؟ بەڵێ جارێککە سپاس بۆ تۆ. دیارە جەنگی ئەمریکا لە دژی عێراق تەنها دەتوانم بڵێم گۆشەیەک یا لایەنێکە بۆ شاردنەوەی جەنگێکی گەورەتر کە خودی ئەمریکا و سەردەمە بەدوایەوە بوو. لە بنەڕەتدا جەنگی ئەمریکا یا حەزر پەیداکردنەوەی و ئەو تەبلیغاتی ئەو سەردەمە وەڕێیان خست دوور و نزیک پەیوەندی بە عێراق یا هەتا بەو مەلەفانە نەبوو کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە، بەڵکە لە بنەڕەتدا مەسەلەی ئەمریکا ئەوە بوو کە بە دوای شکستی بلۆکی شەرقدا ئەمریکا دەیویست ئەو سەرکردایەتی جیهانی کە هەیەی ئەو باڵادەستی کە بەسەر جیهاندا هەیەی ئەو باڵادەستی خۆی بپارێزێ و بتوانێت بە دوای شکستی بلۆکی شەرقیزدا ئەو سەرکردایەتی جیهان جارێککە لە ڕستی خۆی دابێ، بە تایبەتی کە دەزانین ئەو وەختە
ئەو وەختە کە بلۆکی شەرق دەڕوخێ لە کۆتایی هەشتاکانی سەدەی ڕابردوودا طبعاً بلۆکی بەرامبەریش ناکام دەمێنێتەوە بۆ ئەوەی ناکام نەمێنێتەوە ئەمریکا پێویستی بەوە هەبوو کە ئەو موقعیەتە ئەو پێگا ئابووری سیاسی سەربازیە کە لە ئاستی جیهاندا هەیبوو بیپارێزێ و بە دوای شکستی بلۆکی شەرقدا بیهێڵێتەوە و بتوانێت خۆی ببێتە پۆلیسی دنیا لە هەلومەرجێکی تازەدا بە تایبەتی کە ئێمە دەمانبینی ئەو سەردەما کە بلۆکی شەرق دەڕوخێ دنیا لەگەڵ کۆمەڵێک ڕووداوی تازە بەرەوڕووە لەلایەکەوە ئەوروپا هاتۆتە دەرەوە لەلایەکەوە یابان وەک غوڵێکی اقتصادی گەورە سەری دەرهێناوە لەلایەکەوە هەردوو ئەڵمانیەکیان گرتووە لەلایەکەوە فەڕەنسا مەیدانداری کردو و هاتۆتە مەیدان هەموو ئەمانە و هاوکات پێگەی ئەمریکای لە ئاستی ئەوروپادا لاواز بەرەو لاوازی چوو بوو لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەمریکا بەرەو لاوازی چوو بوو بۆی ئەمریکا پێویستی بەوە بوو دەتوانم بڵێم بە دوای بیان و یا پاساوێکدا دەگەڕا بۆ ئەوەی کە لێوە جارێکی کە پێناسەی دنیا بە قازانجی خۆی بکاتەوە بۆ ئەو مەبەستا پێویستی بەوە بوو شەڕ بکە بەڵام دیارە بۆ شەڕ هەموو شەڕێک پێویستی بە تەوجیهاتێکەیە پێویستی بە تەبلیغاتێکەیە دەوڵەتی ئەمریکا ئەو وەختە لەگەڵ میدیای نۆکەری تەبلیغاتێکی یەکجار گەورەیان لەسەر سەراسەری دنیادا وەڕێخست کە کۆتایی هاتنی کە دیارە کۆتایی هاتنی بلۆکی شەرقیان وەکو شکستی کۆمۆنیزم پێشدا لە قەڵەمدا یانەوە شکستی کۆمۆنیزمە شکستی ئەلگۆیەکی دیاریکراوە ئەوە شکستی خواردووە و بۆ ئەمە لە بەرامبەر ئەم شکستەشدا وعدیاندا وتیان سەردەمی کۆتایی هاتنی دیکتاتۆریەکانە وتیان سەردەمی دیموکراسیە وتیان سەردەمێکە کە تێیدا دەبێ خۆشگوزەرانی بانکێشێ بەسەر هەڵکدا و کۆمەڵێک بانگەشەی گەورەیان دەست پێ کرد لەسەر ئاستی عالەمیدا و لەو چوارچێوەشدا دەوڵەتی عێراق کە کوێتی داگیر کرد بوو ئەو کاتە کرا بە بیانوویەک لێوە بۆ ئەوەی کە لە ڕێگەی بە حساب جێرانەوەی سەروەری بۆ وڵاتی کوێتدا ئەمریکا سەروەرێتی خۆی لە ئاستی دنیادا بگێڕێتەوە ئەمە بنەمای ئەساسی جەنگی ئەمریکا لە دژی عێراق بوو وەگەرنا هیچ شتێکی کە هیچ پاساوێکی کە نەبوو ئەمریکا پێویستی بەوە بوو ئەو وەختە بێ جارێکی کات چونکە کێشکانی بلۆکی شەرق کە لە دوای جەنگی جیهانی دووەمەوە دەتوانین بڵین دنیا لە دوو قوتبی دیاریکراو بوو شەرق و غەرب بوو هەموو چوارچێوەی ئابووری سیاسی سەربازی هەموو جموجۆڵێک لە سەراسەری دنیادا دابەشی سەر ئەو دوو بلۆکە ببوون وەختێک بلۆکێکیان دەڕوخێ بلۆکەکەی کە خود بە خود دەوێت بپوچێتەوە وەختێک گوارشۆ نامێنێ ناتوە بێ هەڵوەشێتەوە وەختێک ڕقیبەکەی نامێنێ ئەم هیچی لە مەیداندا نامێنێ بۆیە ناچار بوو ئەمریکا ئەمەی مەسەلەی کوێت کاتە بیانویەک و هاوکاتیش دۆسەی عێراق ئەوەی کە ئەبەی داگیر کردووە گوایە پەیوەندی هەیە لەگەڵ قاعیدا هەڕەشەیە بۆ سەر وڵاتانی ناوچەکە ئەمانە کۆمەڵێک پاساو بوون بۆ ئەوەی کە بتوانێت سەرنجی دنیای بەدا خۆدا ڕابکێشێتەوە تا ڕادەیەکی زۆریش ئەمریکا لەو کەمپینە تەبلیغاتی خۆیدا توانی بەرێکی بۆرژوازی لە سەراسەری دنیادا لە دەوری خۆی کۆ بکاتەوە توانی جارێکی ئەوروپا بێنێتەوە پشت خۆی توانی یابانێ بکە بە ئەمین سندۆق توانی زۆر شوێن وڵاتی کە لە سەراسەری دنیادا وەکو بەریتانیا ئەوانە بێنێتە پشت خۆی و لەو چوارچێوەیەدا بە دواو ئامانجانەی کە دەوێت ئەوانە بەکار بەرێ و تا ڕادەیەکی زۆر توانی ئەمە بکە بەڵام لەبەرەوەی کە خودی بانگەشەکانی مەبنایەکی واقعیان نەبوو خودی ئەوەی نەعراق چەکی ئەتۆمی لێگیرانە ئەو هەموو ئەو بانگەشە و ئیدعاانەی کە ئەمریکا و غەرب کردیان لە بەوەی کە لەسەر عێراقیانە هیچی وا دەرنەچوو ئەمە لایەنێکی بوو لایەنیش ئەوەیە خودی دنیا زارشکەوەی قبول نەدەکردکە بەم جۆرە ئەمریکا بتوانێت نەزمێکی نوێ ئەوەی کە خۆیان پێیان دەگوت نەزمی نوێی دنیا ساز بدا ناکام مایەوە بەڵام سەرنجام لە بیدایەتدا و لە سەرەتادا توانی بۆ شەڕێک یا ئامانجێکی دیاریکراوکەیەتی توانی هێزێکی گەورەی بەمانایەکە بڵێم هاوپەیمانەتێکی گەورە بۆ خۆی بەدەست بێنێ و لە چوارچێوەی ئەو هاوپەیمانەتیەدا بتوانێت جەنگێک دابسەپێنێ جەنگێک کە دەتوانم بڵێم یەکلایەنەش چونکە بەڕاستی دوولایەن لە جەنگدا نەبوو ئەوەی کە هەبوو هێزێکی سەربازی زەبەلاحی گەورەی ئەمریکا و هاوپەیمانەکان بوو لە بەرامبەر وڵاتێکدا کە 8 ساڵ پێشتر لە شڕا بوو دادۆشرا بوو
بێهێزکرا بوو توانای نەما بوو هیچی نەما بوو بەڵام خودی عراقیان بە ئەو کاتە بەو حاڵەوە کە تێیدا بوو دەوڵەتی عێراق دوای 8 ساڵ جەنگ و ئەو هەموو خوێن لەبەر ڕۆشنەکە لە وڵاتەدا ڕوویدا بوو هاتنوتیان هەرشەیە بۆ سەر وڵاتانی منتیقەکە بۆ ئەوەی زەمینەی ئەو شەڕە سازکەن بۆیە ئەساسی بناغی شەڕەکە لەگەڵ ئەوەدا کە ساحەکەی بوو بە عێراق و کوێت و ئەمانە بەڵام پەیامەکانی ڕووی لە ئەوروپا بوو پەیامەکانی ڕووی لە داڕشتنەوەی هەیکەلێکی کە پەیکەریچکەی نوێی ئابووری و سیاسی و تەنانەت سەربازی بوو کە جارش کە پێویست بوو ڕووداتەوە و لەسەر ینی بە دوای شکستی بلۆکی شەرقدا دەبوو جارێکی کە نەزمێکی نوێ پێک بێتەوە ئەمریکاریس خۆی کوێخایە و نەزمە بێت و پۆلیسی دنیا بێ بەڵام بە ئاکام نەگەیت بەڵام خودی جەنگەکە هۆکارەکەی ئەمانە بوو کە باسم کرد بەڵێ هەر ئەو سەردەمە لە کۆتایی ساڵی 2002ەوە هەتاوەکو 2003 پێش ئەوەی جەنگەکە پێک بێت بزوتنەوەیەکی یەکجار فراوانی دژی جەنگ لە دنیاە بوو لەم سەری جیهان و بۆ ئەو سەری جیهان دەیان ملیۆن کەس لەسەر شەقامەکان بوون دژ بە جەنگ بەڵام ئەحزابی کوردایەتی یەکێتی و پارتی و هاوپەیمانەکانیان ئەو کاتە چی هەڵوێستێکیان هەبوو لە بەرامبەر جەنگی دژی عێراق بەڵێ ئەم خاڵی کە باس کردەوە لایەنێکی کەبوو لە بەرامبەر ئەو هەوڵانی ئەمریکادا ئەو کەمپینە فراوانە کە وەڕێی خست بوو بۆ ڕێخستنی جەنگێک لە بەرامبەریشدا دنیای وێڵ بە دوای ئازادی و عەدالەت و ژیانێکی خۆشتردا درچی بە ئاکامەکانی ئەو جەنگە کرده بوو بۆیە بزوتنەوەیکی دژی شەڕ لە سەراسەری دنیادا وەکو تۆوتت پێکات ئەم بزوتنەوە دژی شەڕە بزوتنەوەیەکی ملیۆنی بوو بزوتنەوەیەک بوو کە ئەگەر تۆزێک بەهێزتر بووایە ئەگەر تۆزێک ڕێکخراوتر بووایە ئەگەر تۆزێک لێکەڵ پێکراوتر بووایە و ئەگەر زیاتر کرێکاران قورگی دەسەڵاتیان گربایە ئەو کاتەهی وڵاتە سەرمایه‌داریەکان دەیتوانی ئەساسەن ڕێگری لەو شەڕە بکات ئەوەندە بەهێز بوو بەداخەوە هاوسەنجیس نەبوو بەوەی کە ڕێگری لەو شەڕە بکە بەڵام بزوتنەوەیکی عەزیمی گەورە بوو کە درکی بەوە کردبوو کە ئاکامەکانی جەنگ چ ئاکامێکی خراپ بەسەر ژیان و گوزەرانی ملیۆنەها ئینساندا دەسەپێنێ بۆیان بزوتنەوەی پێکات لە بەرامبەردا لە وڵاتانی وەکو عێراق و کوردستانیدا ئەحزاب و لایەنی سیاسی چۆن لە عێراقدا ئەحزابی شیعی یا ئەحزابی قەومی بورژوازی عەرەب هەر لە پێشترەوە خۆیان ئامادە کرده بوو ئومێدی خۆیان بەو جەنگەوە گرێدا بوو بە هەمان شێوە لە کوردستانیشدا ئەحزابی سیاسی بورژوازی کورد ئەحزابی قەومی کورد ئەمانیش بە هەمان شێوە هەموو ئومێدی خۆیان بەوە هەڵواسی بەتابەتی کە دەبێ بزانین ئەو کاتە ئەحزابی سیاسی کورد لە کوردستاندا شکستێکی یەکجار گەورەی خواردەبوو هێزەکانیان پەرشەبڵاو ببوون هەمویان چوبوونە دەرەوەی سنوورەکان تەنانەت هیچ زموجۆڵێکیان نەمابوو بەڵام لەگەڵ هاتنە پێشەوەی ئەزمەی کەنداودا بڵێم لەگەڵ هاتنە پێشەوەی ئەزمەی کەنداودا کردیانە دەواازەیەک بۆی کە جارێکی خۆیان بێنەوە مەیدان بەتایبەتی کە ئەمان نەریتی خۆیانیان هەبوو هێزی دیاریکراوی خۆیانیان هەبوو هەر لە ئەوڵەوە خۆیان لەگەڵ ئەو سیاسەتە ملهورانەوە یا ئەو سیاست جەنگخوازی کە ئەمریکا و غەربی بوو ئەوان لەگەڵ ئەوە خۆیان گرێدا لەگەڵ ئەو بزوتنەوە گەورە دژی شەڕێکە لە سەراسەری دنیادا هەبوو دیارە هەروەکو ئولفەت و پیشەی خۆیان هەروە بووە خۆ ئەحزابی بزوتنەوەی کوردایەتی بە درێژایی مێژووی ئەحزابی بزوتنەوەی کوردایەتی ئەو هێزانە کەڵکیان تەنها لە ناکۆچی نێوان وڵاتەکان لە زەنجی نێوان وڵاتەکان و لە قوڵبوونەوەی ململانی نێوان ئەوانە و لە بۆشاییەک کە لەو ململانێدا پێک دێ کەڵک لەوە وەربگرن لە چوارچێوەی ئەوەشدا لە چوارچێوەی ئەزمەی کەنداویشدا لە وەک پێشبینی دەکرا کە دەبوو هەر ئەوە بکەن بەڕاستی نەدەکرا چاوەڕوانی ئەوە بکرێ یەکێتی و پارتیەک و ئەحزابەکانی کەی بورژوازی کورد ببنە بەشێک یا ببنە پشتیوانی ئەو بزوتنەوە دژی شەڕە پێشکەوتن خوازانەی کە لە سەراسەری دنیادا هەبوو هیچ چاوەڕوانێک لەوە ناکرێت طبقی منطق هەرەوە بوو کە ئەمان ئەو چاوەڕوانیان لێ دەکرا کە جارێک کە خۆیان بە ئەمریکا و غەربەوە هەڵبواسن خۆیان بە جەنگەوە هەڵبواسن و لە ڕێگەی وێرانکردن و جەنگێکی ملهورانە و ئامانجێکی کۆنەپەرستانە کە ئەمریکا هەیبوو ئەمانیش دەستیان بە سووسێکی دەسەڵات بگا و بەشێکی دەسەڵاتیان لە عێراقدا پێ ببڕن هەموو ئامانجەکەیان ئەمە بوو و بەمەش بەڕاستی یەکێک لە هەرە کارنامەڕەشەکانی
دەسەڵاتی ناسیۆنالیزمی کورد بەجیا لە هەموو ئەوانەی کە هەیەی یەکی شکەلەوانە ئەمەیەکە خۆی بەستەوە بەو جەنگە کۆنە پەرستانەیەوە و بوو بەشێک لەو لایەنە جەنجیە چ وەکو تەبلیغاتی چ وەکو سیاسەتی چ وەکو ئاسۆ پێبەستنەوەی و لە بەرامبەر ئەوەشە دەیبینین کە دواتر لەگەڵ هەر ئەو هێزە کۆنە پەرستانێک کە لە عێراقدان بوونە هاوبەش و ئەگەر ئەمریکا و جەنجی ئەمریکا یا ملهوڕی ئەمریکا بۆ ئامانجەکانی خۆی عێراقی بەو دەرەجە بەو شوێنە گەیاند ئەوەی یەکێتی و پارتی و ئەحزابی قەومی و ئیسلامی تر لە سەراتە سەراسەری عێراقدا پرۆسەی پاشە و پاشگەڕانەوەیەکی گەورەیان لە ئاسی عێراق و کوردستاندا بەوجود هێنا پاشە و پاشگەڕانەوەیەکی ئەخلاقی پاشە و پاشگەڕانەوەیەکی سیاسی پاشە و پاشگەڕانەوەیەکی کەلتوری تەماشای کە ناسیۆنالیزم و کۆنەپەرستی سەری هەڵدایەوە ئیسلام و ئیسلامی سیاسی سەری هەڵدایەوە تایەفەگەری سەری هەڵدایەوە عەشایرەتگەری پیرۆز کرا کۆنەپەرستترین و دواکەوتورین شەخسیەتای نێو ئەو کۆمەڵگایە کە کەس نەناسین هێنارە سەرکار ئەمانە هەمویان ئاکامی ئەو جەنگە بوون و هەمویان ئاکامی گرتنەبەری ئەو سیاسەت دژی ئینسانیە بوون کە ئەحزابی ناسیۆنالیستی کورد لە کوردستان و ئەحزابی قەومی دینی کە لە سەرتاسەری عێراقدا گرتیانە بەر. ئەگەر باز لە ئاکامەکانی ئەو جەنگە بکەین تاوەکو ئێستا هێنی ئەو جەنگە چەند هەفتەیەکی پێچوو لە 9 چواری 2023دا ئیتر بەغداد کەوت بە ڕۆژی داگیرکردنی عێراق یان کۆتایی و جەنگە ناودەبرێ هەرچەندە دواتر ڕاگەیان ناکاتی جەنگەکە پێم وایە بەیەکی 5 بوو بەڵام ئێستا 20 ساڵ دواتر ئەگەر بین تەماشا بکەین ئاکامەکانی ئەم جەنگە و کاریگەریەکانی تا ئێستا چی بوو؟ ئاکامەکانی ئەو جەنگە تاوەندەی بە ئاستی دنیا دەگەڕێتەوە ئێمە بینیمان دنیای دوای جەنگ لە عێراقدا و دنیای هەوڵەکانی ئەمریکا بۆ پێکەنانی نەزمێکی نوێی دنیا نەک بەرەو ئارامتر نەڕۆشت لە سەراسەری دنیادا نائارامی زیادی کرد نەک ئەمنتر نەبوو نائەمنی زیادی کرد نەک هێزی کۆنەپەرستەکان و ئەوانەی کە پێیان دەوترا قاعیدە و گوایە عێراق پەیوەندی لەگەڵ قاعیدە لە بین برا بە پێچەوانە خودی ئەمریکا ئەمڕۆ دەستنەدەستی قاعیدە و تالیبانە و خودی خۆی هێزەکانی دەسەڵاتی سپاردەوە بە تالیبان خودی خۆی لە عێراقدا شکستی خوارد لە سووریادا شکستی خوارد و سەراسەری دنیا بوو مەیدانێکی نائەمن و گروپی تیرۆریستی و ئینسان کوژە سەراسەری دنیادا پێکاتن قوتابخانە و پێکەیاندنی تیرۆریزم پەرەیسن دەیان و سەدان بەغدادی و زەرقاوی پێکاتن دەیان و سەدان قاعیدە و تالیبان دروست بوون ئەوەی کە باسییانە کرد خۆشگوزەرانی خۆشگرایی نەک نەهات لە ئاسێکی هەرە کۆمەڵایەتی و هەستێکی هەرە بەریندا ژیانی گوزەرانی خەڵک بەرەو خراپتر و خراپتر ڕۆشت و بەجیا لەوەش کە تاوەندە بە عێراقیش دەگەڕێتەوە عێراق بە تەواوی وێران بوو ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە معنایەکی یەکجار گەورە پاشەکشەی پێکرا و هەموو ئەو منتیقەیە کرد بوو بە منتیقەیەکی جەنجی خودی دەوڵەتی عێراق لە هەموو بنەماکانی دەوڵەت لە عێراقدا کۆتاییان پێکات بەدەیان و هەزاران ئینسان بێ ئەوەی لە بەرەکانی جەنگ بن تەنها لەبەر ئەوەی هەل لە ڕێگەی حەساری اقتصادیەوە بەجیالەوەی چەند لە جەنگا کوژرا لیا لە کاتی پاشەکشە و ڕاکردندا هێزێکی تێکشکاو کە لەکوێ ڕادەکرێت قەسابی دەکرد لەلانەوە بێجگەلەوانەوە بە هەزاران هەزار کەسەنانت بەوەی حەساری اقتصادیەوە کە ئەمریکا و غەربدایان نابوو لەسەر عێراق لە برساندا مردن مناڵان لەبەر بێشیری مردن بنەمای ئەم وڵاتە هەموو تێکچوو هیچ بنەمایەکی تیانەمایەوە بینیمانەوە تارەگا بەوەی کە ئەم وەسعیکی ئێستا لە عێراقدا هەیە بەرهەمی خودی ئەو جەنگە بوو یعنی مەسمیەکی چکە لە ئاکامەکانی بەرهەمی ئەو جەنگە بوو ئەم هێزە ئەم کۆنەپەرستی کە بە دوای ڕوخانی حکومەتی بە عەزدا پێک دێت و ئەو هەموو سەدام حسێنانەی جێگەی سەدام حسێن دەگرنەوە هەموو ئەوانە ئاکامی جەنجی ئاکامەکانی ئەو جەنگە بوو و لە کوردستاندا ئەوەی کە ئێستا دەیبین و 30 ساڵە خەڵک تووشی گەورەترین دەردەسەری و مەینەت بووە لە هەموو بوارەکانی ژیانیدا لە خزمەتگوزاریکی سادەوە بیگرام بۆ خزمەتگوزاریکی پێویست و زەروری هەموو ئەمانە بەرهەمی ئەم جەنگەیە و بەرهەمی خۆبەستنەوەی دەسەڵاتی بۆرژوازی کووردا بەم قوتبە جیهانیانەوە و بە قوتبە محەلیەکانیشەوە کە لەو دوای پێکاتووە یعنی بە معنایشکە دەتوانم بڵێم دارمانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دارمانی کۆمەڵگەی عێراق بە ئۆردوگاکردنی کۆمەڵگەی کوردستان دەرگا خستنە سەرپەش بۆ دەخالەت لە سێوەردانی وڵاتانی منتیقا سەرهەڵدانی ئەقتابیکەی منتیقەیی
پاشە و پاشگەڕانەوەیەکی گەورە لەباری فەرهەنگی و ئەخلاقی، سەربەرزکردنەوەی ناسیۆنالیزم، سەربەرزکردنەوەی دینی، سەربەرزکردنەوەی تایفی، پاشەکشە و پاشەکشە پێکردنێکی فەرهەنگی و هەموو ئەمانە دەرهاویشتەکان و ئاکامەکانی ئەو جەنگکە لەوێ هەیە. هێشتا کۆمەلگای عراق لە چوارچێوەی یا دەتوانم بڵێم بازی ئەو جەنگە دەدا کە ئەمریکا بەنێوی ئەوەی کە کۆتایی بە دیکتاتۆرەکان دەهێنێ، ئەوەی کە خۆشگوزارانی دەگێڕێتەوە، ئەوەی کە دیموکراسی دەهێنێ، ئەوەی کە ئاشتی لە جێگەی جەنگ بەرپارە بێ، ئەوەی کە وڵاتی هەڕەشەی وڵاتێکی خەتەری وەکو عراق لەسەر وڵاتەکانی مەنتیقەلا دەبن، بەڵام هەموو دنیا دیسان دەخاتە ژێر هەڕەشە. هەموو ئەوانە ئاکامەکانی ئەو جەنگە بوون. هەموو ڕۆژە ئینسان دەتوانێت ئاکامەکانی ئەو جەنگە ببینێ کە چ پاشەکشەیەکی بە کۆمەڵگا کرد. یان تۆ بێنە بەرچاوی خۆت خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و خەڵکی عراق و کوردستانی هەشتاکان بەراورد کە بە خەڵکی ئێستا سەرباری ئەو هەموو پێشکەوتنە گەورەیە کە لە مەیدانی تەکنۆلۆژیا و چیدا پێکاتووە، بەڵام پاشەکشەیەکی یەکجار گەورە بە خەڵک کراوە. خەڵک لە جێگەی خەڵک بێ ئومێد کراوە، خەڵک سەرگەردان کراوە، خەڵک ئاوارە کراوە. کەم وڵاتەیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە ئێستا مەیدانی جەنگ یا مەیدانی دەستێوەردانی ئەم هێزانە نەبێت. و سەرنجامیش خودی ئەمریکاش چونکە شکستی لە هەموو ئەوانە خوارد، ئەوەی بە دیاری هێنا، خودی خۆشی لە پێکێنانی ئەو نەزمەی کە بەدوایەوە بوو شکستی خوارد. خودی جەنگ ئێستا لە ئۆکرانیا ئاکامی شکستی ئەمریکایە. خودی ئەوەی کە ئێستا ئەمریکا ناچارە بۆ هەموو شتێک تەنانەت لە بەرامبەر وڵاتێکی بچکۆلەی وەکو قەتەریشدا سەردا بنەوێنێ و واردی مفاوەزە بێ، بەرهەمی ئەو پاشەکشەیەتی، بەرهەمی شکست خواردنیەتی لە پێکێنانی نەزمێکی نوێدا کە بە جەنگ لە عراقدا دەستی پێکرد بۆی پەیامێک بە سەراسەری دنیا بدا. یعنی لە پێناو ئامانجە گەورەکانی داهات دنیایەک و جوغرافیایەکی گەورەی وێران کرد بێ ئەوەی کە لە درێژمەودادا بتوانێت هیچ بەرهەمێکی بۆی هەبێت. بە پێچەوانەوە بە شکستی شکایەوە. ئەمڕۆ تەماشا موقعیەتی ئەمریکا لە ئەو دەورانەی کە سەردەمی بلۆکی شەرق و غەرب زۆر لاوااسترا، لە هەموو مەیدانێکدا لاوااسترا. ئەو خەریکە دەیەوێ ئەم جاریان خەریکە لە جێگەی جەنگی ئۆکرانیاوە اعتیبار بۆ ناتۆ بگێڕێتەوە. ئێوە لە ڕێگەی جەنگی ئۆکرانیاوە جارێکی کاژمونی خۆی بەسەر ئەوروپادا بەرزبێنێتەوە. ئەگەنا خودی جەنگی لە عراق و لەو ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ئەو منتیقەیە وای کرد کە پاشەکشێکی گەورە بە ئەمریکا بکات. لە سووریا لە عراق لە هەموو ئەوانە بینیمان کە بە ناچارین بەخۆشی خۆی نەڕۆژ ناچار کرا بڕوا لەسەر دەستی کۆمەڵێک هێزی هەرە کۆنە پەرستیش ناچار کرا بڕوات. بۆیە بە کورتیەکە ئەگەر بڵێم ئاکامی جەنگ بوو بە مایەی وێرانکردنی نیوەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و چەندین وڵات لە منتیقا و بووە بۆی کە دەیان هێزی کۆنەپەرست و هەوزار پچراوی قەومی ئیسلامی تایفی سەر دەربێنن کە پێشتر بە گۆڕ سپێردرا بوون. ئەمە ئاکامی ئەو جەنگە بوو کە پێکات. عەبدوڵڵا مەحموود زۆر سپاس بۆم دەرفەتەی پێداین و لە بەرنامەکانی ئەمشەی پێشنگ تیڤیدا ئامادەبوون. زۆر سپاس بۆ ئێوە جاریش کە ماندوو نەبن. زۆر سپاس. ئازیزان سپاس بۆ بەشداری چالاکانی ئێوە و ئەو هەموو سڵاو و دەستخۆشی و چەپکە گوڵ و ئەو هەندێک لەو پرسیار و سەرنجانش کە هاتبوو بەپێی پێویست هەڵبەت تاوتوانەکەی کە پەیوەندی بە باسەکەەوە بێت. لێرەدا دەینا کۆتای بەرنامەکانی ئەم هەفتەیەمان تا هەفتەی ئایندە کاتێکی خۆش بۆ هەموو لایەک و هەر شاد و سەرکەوتوو بن.